ئێمە دۆستی ژینگەین کارەبای دروستکراوی مۆلیدەکان دوورین لە وزەی خۆر لە وزەی پاک کارەبا وەردەگرینەوە بتەماشا دەکەین. ئەمە چارجەری ئۆتۆمبیلە لە وزەی خۆر وەردەگرین بۆ ئەم چارجەرە لەوە سیارەکەمان بێ بارگاوی دەکەین نا سوتەمەنی بەکاردێ لە حکومەت زەختمان هەیە نا لە بابڕێن مۆلیدا هیچ ئەوەکمان نیە هەم بە هەموو جۆرێک ئێمە دۆستی ژینگەین ئەم وەکو ئۆتۆمبیل وەکو تەختەی وزەی خۆر و شتێکی واش دەکەین ئێمە خەڵک نەسیحەت دەکەین بەوەی کە بەردەوام وزەی بابڕێن کارەبا بە وزەی خۆر بەرهەمبێنین دووربین لە هەموو بابڕێن ژاوێکی تەولید و مۆلیدەکان بۆ ماڵێکی ئاسایی ئێستا دەتوانین ئێمە خاستن بۆ ئەو پرۆژەی کە کارەبای 24 ساعتی هەیە ئەمە شتێکی زۆر ئەمە دەتوانین شتێکی یارمەتیدێکی زۆر باش بین بەوەی کە تەنها تەختەی خۆر بەکاربین لەگەڵ ئینڤێتەر کە باسکە بۆ ماڵێکی بچووک کە 4 ئەمپێر لە شەو بێ و 8 تا 10 ئەمپێر لە بەڕۆژ تقریبا 18-19 ورقە تەکلیف دەکات ئەوە بە باشترین کوالیتی ماوادی ئێمە.